ئەفراح ئیبراهیمی خاوەن پێداویستی تایبەت کە وەکو کچێکی بەهرەمەند و دەستڕەنگی ناوبانگی دەرکردووە دەیەوێت لە ڕێگەی کاری دەستی و تابلۆوە گزارشت لە کێشە و معاناتەکانی کەمەندامان بکات. من وەکو چەند تابلۆیەکم دروست کردووە لەسەر کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەندێکی تعبیر لەوە ئەکات کە ئەو کەسانەی کە قاچی لەدەستدا ئەو قاچانە بۆی ناگەڕێتەوە بەڵام ئەتوانێت هیوایەک ببەخشێتە خۆی دانیشێ لەسەر ئەوەی کە دانیشتووە لەسەر عەرزەکە وێنەی قاچ خۆی کێشاوە. وێنەیە ترشم هەیە دروست کردو ئەویش کەسێکە لەسەر عارەبانەکەیە هەمووی دنیا بە چاو ئەو هەنی کەس بە چاو ئەو نەک بە چاو ئەو بە چاو کەسانی تر هەموو شتێکی ڕەشە بەڵام ئەو ئەوە نایبینێت دنیا هەمووی عادیە ڕسمەکان ینی وێنەیەکە لەسەر یەک ڕنگ خۆی بینیوە بەڵام کە گوڵەکە لە عەرزایە دەسی بوو ئەوە گوڵەکە ڕەنگاو ڕەنگە کە ئەو هەر دنیا بە ڕەنگاو ڕەنگە بینێت. ئەفراح بە شێوەیەک بەسەر کۆسپەکانی ژیاندا زاڵ بووە کەم ئەندامێتیەکەی نەبووەتە گرفت لە بەردەم کاری ڕۆژانەیدا و ڕۆژانە بە ئۆتۆمبیلە تایبەتەکەی بەشداری زۆربەی ئەو چالاکیە هونەریانە دەکات کە بۆیان بانگهێش دەکرێت. هاوکاری بەداخەوە من ئەچمە بازار جار وایە حایی دەمێنم سیارەکەم لەکوێ بوەستێنم هەندێک شوێن کراوە بۆ کەم ئەندام کراوە ئەبێ کەم ئەندام لێ بوەستێ کەچی ئەبینی سیارەی ساغەکانی لێر وەستاوە ئەترەمێش ئەبێ بڕۆینە لای مرورەکان و ڕەجا بکەین و بزانام شوێنێک بێت بتوانین بێسین غەڕامە نەخرەی. دوا پێشانگا کە ئەفراح بە تابلۆیەک بەشداری تێدا کردووە پێشانگایەکی شێوەکاری بووە لە قەزای کفری. تا ئێستا لە تقریبن 22 پێشانگای هاوبەش بەشداریم کردووە چەند پێشانگای تری کاری دەستی وەکو گروپ یارانی مێخەک لە چەند پێشانگایەک بەشداریمان کردووە ئەوانە کاری دەستیە. تابلۆکان من زیاتر تابیر لە سروش دەکات و لە کەلتوری کوردەواری و بەشێکی بەس لە معانات کەسانی خاوەن پێداویستی تایبەتەکە و تابلۆکان من زیاتر ئەوەیە ڕاست بەزەیتی ئەیکەم کاری دەستیش ئیشی تیا ئەەکەم و ئیشێکی ترشم هەیە ئەوەی لەسەر تەختە ئەیکەم سکێچەکەی ئەکێشم و دوای ئەوە بە کاوێ ئەیسووتێنم. زۆرن ئەو کچ و ژنانەی کە هاوشێوەی ئەفراح خۆیان لە کۆت و بەندەکانی کللتوری خێڵەکی دەرباز کردووە و بەهرەمەندی و دەستڕەنگینی خۆیان بۆ کۆمەڵگا سەلماندووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.